سڵاوتان لێبێت هاوڕێن، خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆیەکی نوێدا گەڕامەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. لە ئێوە حەز بە خواردنی خۆش و بەتەم و پاک ناکات، بێگومان هەمومان حەزمان پێیەتی، بەڵام ئەو خواردنانەی حەزی پێەکەین زۆر جیاوازە لەو خواردنانەی لەم وڵاتەدا هەیە، چونکە ئەم خواردنانە زۆر بەتام دیارن لە کاتێکدا لەشتی زۆر نامە و بە ڕێگایەکی زۆر نامە دروست دەکرێن کە ئەتوانێت بتکوژێت. بۆیە باسی دە خواردن ئەکەین لە گشت جیهان کە ئەتوانێت بتکوژێت، بەڵام ئاخۆ ئەو خواردنانە چین؟ دەی بابەیەکەوە سەیری بکەین. هێلکەی کوڵاو. هێلکەی کوڵاو یەکێکە لە بەتامترین و پرسوودترین خۆراکەکان، بەڵام لە چین هێلکەی کوڵاو بە ڕێگایەکی تر ئامادە ئەکەن. ئەم هێلکەیە لە میزی مناڵی خوار تەمەندە ساڵ ئەکڵێنرێت و ناوی تۆنگزی دەنا و خەڵکە ڕەسەنەکانی چین وایە بینن ئەم هێلکەیە سوودێکی زۆری هەیە، وەک چاڵاکردنی سووڕی خوێن و کەمکردنەوەی کۆرسترۆڵ، بەڵام بەپێی قسەی پزیشکەکان هۆکارە بۆ تووشبوون بە کێشەکانی دڵ و ڕێژەی کۆرسترۆل لە خوێن زیاد ئەکات کە ئەویش واکە تووشی وەستانی لە ناکاوی دڵ ببیت. پەنیری مارس. کاتێ ئەم پەنیرە بینی وا ئەزانی زۆر بەتامە، بەڵام لە ڕاستیدا لە شیری مەڕ دروست ئەکرێت و جێی دەهێڵن تا بۆگەن ئەکات و کرم هەڵدێنێ. لە ڕاستیدا ئەمە شتێکی زۆر قێزەونە بە پێی دانیشتوانە ڕەسەنەکان. ئەم پەنیرە تامێشی باوەڕ پێنەکراوی هەیە، بەڵام بە نرخترین زۆری پەنیرەوە کاتێ ئەی خۆیت بۆنێک ئەەکەی دڵخۆش دەکات، بەڵام لەوانەیە ببینی کرمی لێ دێتە دەرەوە و بە ڕوخسار دەکەوێت. ئەم زۆرە پەنیرە لە زۆربەی وڵاتان قەدەغە کراوە چونکە هۆکارە بۆ تێکدانی کۆ ئەندامی هەرس. ڕۆبیانی سەرخۆش. گەر حەزت بە خواردنی ڕۆبیان هەیە ئەوە ئەتوانی ئەم زۆرە بەناوبانگە ببینی لە چین. ئەم زۆرە لە نێو بیرە ئەخوسێنرێت پێش ئەوەی پێشکەشی کڕیارەکان بکرێت. بە پێی زانستی پزیشکی ئەم زۆرە بێتە هۆکاری سەرئێشە و وەستان نیسیەکان و دروستبوونی کرم لەگەدا. میوەی دەوەن. ئەم زۆرە میوەیە لەگەڵ زۆرێک لە ماسی لێ دەنرێت لەگەڵ یەک تێکەڵاکرێن و تامێکی تاڵی هەیە. شێوازی پێشکەشکردنی ئەم میوەیە بە زۆرێکە وەک ئەوەی هیچ مەترسیەکی نەبێ، بەڵام لە ڕاستیدا ژەهرێکی هەیە پێی ئەوترێ هایپۆجەڵیکێن. ئەم زۆرە ژەهرە هۆکارە بۆ هێڵن زۆڕشانەوە، وەگەر ڕاستە و خۆ نەچیتە نەخۆشخانە و دەرما وەرنەگریت ئەوە بە خێرایی ئەتکوژێ. بۆق. لە چەند شوێنێکی جیهان ئەم ژەمە زۆر داوا کراوە لای خەڵکەکانی، ئەویش قاچی بۆقە، بەڵام لە نامیبیا بۆقەکە بە تەواوی ئەخورێت چونکە بۆقەکانی ئەوێ زۆر گەورەیە، چونکە لە نامیبیا بۆق لە مریشک زیاتر داوا ئەکرێ، بەڵام ئەم بۆق ئەفریقیانە وەک بۆقی ئاسایی نین چونکە ژەهری هەیە کە هۆکارە بۆ وەستانی گورچیلەکان و پاشان مردن. شۆربای شەمشەمە کوێرە. لە یەکێک لە دوورگەکان ئەم ژەمە هەیە کە شەمشەمە کوێرە و چەند بەهاراتێکی تایبەتی بۆ زیاد دەکرێت تاوەکو تامێکی خۆشی هەبێ و ئەم ژەمە بە تەواوەتی ناتەندروستیە و کەسەکە تووشی پەرکەمەکات و ئەبێتە هۆی مردنی. تۆی قەیسی. تۆی قەیسی بە خواردنێکی نوێدا ئەندرێت لە هەموو جیهان و بەگشتی بە دژە شێرپەنجەدا ئەندرێت. لە کاتێکدا پزیشکی تورکیاڵێ زۆر خواردنی تۆی قەیسی دەبێتە هۆی گرژبوونی ماسوولکەی جەستە و پاشان مردن بە هۆی ژەهرەکەیەوە. گوێچکە ماسی. گەر تۆ عاشقی گوێچکە ماسیت ئەوە ئەبێ ئاگدار بیت لە گوێچکە ماسی خوێناوی، چونکە ئەم زۆرە ئەتوانێت لەو شوێنانەش بژێت کە ئاوی کەم بێت، هەروەها لەنەو ئاوی پیسیش ئەژیت. ئەمە شوای لێ ئەکات هەڵگەری زۆرترین نەخۆشی و بەکتریا بێت. هەشت پێی کۆری. هەشت پێ بە یەکێک لە خۆراکە بەربڵاوەکاندا ئەندرێ لە چێشتخانە کۆریەکان، بە یەکێک لە خۆراکە بەتامەکانیشدا ئەندرێ، بەڵام چەندین مەترسی هەیە بە تایبەت ئەو زۆرەی کە کۆریا دروستی کردووە کە پێی ئەوترێت سەنناکجین کە قاچی هەشت پێیە بە زیندوی پێشکەشی کڕیارەکانی ئەکەن. زیانەکەشی ئەوەیە ئەو کەسەیە خوا تووشی خنکان و سەختی قودانی ئەکات چونکە زیندووە. فۆگۆ بە خواردنێکی زۆر بەتامدا ئەندرێت، بەڵام زۆر مەترسیدارە چونکە فۆگۆ 30 کەس ئەکوژێت لە 1000 کەس کە ئەیخۆن. بۆیە لە ژاپۆن چێشتێنەری تایبەت هەیە بۆ ئامادەکردنی ئەم زۆرە ماسیە و بۆ ئەوەی کەسێک بتوانێت چاودێری ئەم ماسیانە بکات ئەبێ بڕوانامەیەک بەدەست بهێنێت کە ئەتوانێت ژەهری ئەو ماسیە دەربکات و لە کاتی پێشکەشکردنی ئەبێ گرێنتی بدرێتە کڕیارەکە کە هیچ کێشەیەکی بۆ دروست نابێ چونکە ژەهرەکەی زۆر بە
خێرایی مرۆڤێک ئەکوژێ. ئەمە دەمەترسیدارترین خۆراکن لە جیهان. گەر تۆش زۆرێکی تر ئەزانیت تکایە لە کۆمنت پێمان بڵێ. ئەگەر ڤیدیۆیەکەتان بەدڵ بوو تکایە لایکی بکەن و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵەکەش چالاک بکەن تا هەموو بابەتە تازەکانتان پێ بگات. تا ڤیدیۆیەکی تر و کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت.